کاتێک باسی گوڵەبەڕۆژە دەکرێت ڕاستەوخۆ گوڵەبەڕۆژەی بیتوێن دێتە بەرباس. دەشتی بیتوێن گەرچی با بەرهەمی گوڵەبەڕۆژە و باشی جۆرەکەی بەناوبانگە و ساڵانێکی زۆر سەرچاوەیەکی باشی داهات بووە بۆ خەڵکی ناوچەکە، بەڵام لە ئێستادا ئەو بەرهەمە با ڕێژەیەکی بەرچاو کەم بووەتەوە. جوتیاران گازندەی ئەوە دەکەن حکوومەت وەک پێویست هاریکاری جوتیاران ناکات و هانی زیادکردنی بەرهەمی گوڵەبەڕۆژە و ساختکردنەوەی لە بازارەکاندا نادات. ڕاستی جوتیار زۆر بێئەمەل بۆ لە مەسلەی کوشت و کاڵدا، لەبەرەوەی ئێستا بەرهەمەکانیان بە بازار ناکرێت، لەبەرەوەی حکوومەتی هەرێم لە ڕێی بەپرس و تاجرەکانیانەوە چی گوڵەبەڕۆژە و دانەوێڵە و شتی ڕۆژانەیە کە لە بازاری دەفرۆشتێ هەمووی هاوردە دەکرێت، ئەوە ڕێگری دەکات لە بەرهەمی ناوخۆ کە بفرۆشتێ. گوڵەبەڕۆژەی بیتوێنی یەکەمە ئاسا لێ ڕاهتا دەگاتە گردی لێ ئەوە هەمووی دەکرێتە گوڵەبەڕۆژە. بەڕاستی پێڵم داهاتێکی باشی دەبێت بۆ ئەو حکوومەتی ئەگەر ئەو حکوومەتی ژارمەتی ئەو فەلاعی بدا. ئێستا من بۆ خۆم چەند ساڵی کە میراویم کردو ئەلێ لە بەحرێ گوڵەبەڕۆژە بۆ هەتا گردیت لێ یەک عیبی نەبووە، زمانی حکوومەتی عیبی نەبوو، بەڵام ئێستاکەنی بەڕاستی پێ بڵێم ئەو حکوومەتی ئێستا داواکاری مەوێ ئاوڕکمان لێ بداتەوە فەلاعی بژێرینەوە. بەڕاستی بڵێ فەلاح مەزدورە. لێپرسراوی بەشی کشتتوکاڵی بیتوێنیش نیگەرانە و دەڵێت دەشتی بیتوێن زەویەکی بەپیت و بەرەکەتە، بەڵام بەهۆی کێشا لە بابازارکردن و پاڵپشتی نەکردنی جوتیاران ساڵ بە ساڵ چاندنی گوڵەبەڕۆژە کەمتر دەبێتەوە. سەبارەت بە بەرهەمی گوڵەبەڕۆژە دیارە دەشتی بیتوێن کە یەکێکە لە دەشتە بە پان و بەرین و بەپیتەکانی کوردستان ساڵانە لە سنووری ئێمە سنووری مەنتیقەی کفرەدۆڵ، کانیماران، قەرەنیاغا بەگشتی سنووری بەشی کشتتوکاڵی بیتوێن گوڵەبەڕۆژەیەکی بەناوبانگ سنفی باش و جوتیارەکان زۆر پشتیان پێبەستەوە و پێوە خەریک بوون، بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی کە بۆیان ساغ نەبووەوە ساڵ بە ساڵ بەروبمەکان وەکو پێویست پارەی نەکردووە، بۆیە ساڵ بە ساڵ سارد بوونەوانەیە لە بەرهەمەکەی و ئێستا وەکو دەبینین تاکوتەرا و لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر و پەڵەیەک بۆ پەڵەیەکی تر گوڵەبەڕۆژە دەکرد. بۆیە دەبێت پاڵپشتی هەبێ بە دەرەجەیەک پاڵپشتی هەبێ ئەنجەر بە بازارکردن هەبێ. بە بازارکردنەکە کە تۆ با بڵین ساڵانە وەرزی دروێنە تەواو بوو، بەروبمەکەی هەڵگرتەوانێ وەکو خۆمان دەڵێن خەلە و خەرمانەکەی تەواو بوو، دەبێت بۆی بفرۆشێ، بۆی پێداویستەکانی بۆ پڕکاتەوە. ئەم تێچووی کە مەسەلەن سەمادی پێدەکات دەکرێت چێڵانی پێدەکرێت، زۆربەی ئەو تێچوونانە دەبێت بۆی کرێیەکەی بدا. زۆربەی جوتیارەکان بە قەرز دەهێنن لە ناو بازار. ڕۆژانێک لەم دەشتیانەی بیتوێن ساڵانە دووجار لە هەردوو وەرزی هاوین و پاییزدا گوڵەبەڕۆژە دەچێنرا و جوتیاران سوودێکی ئابووری باشیان لێدەبینی، بەڵام ئێستا بەهۆی ساغنەبوونەوەی بەرهەمەکان و هاتنی بەلێشاوی بەرووبوومی دەرەکی چاندینی گوڵەبەڕۆژە لە دەشتی بیتوێن سوودێکی ئەوتۆی بۆ جوتیاران و دانیشتوانی ناوچەکان نەماوە. ئەگەر دۆخەکە هەروە بەردەوام بێت ڕەنگە ئەو زەویانەی لێرە ساڵانە سەدان تەن گوڵەبەڕۆژەی لێ بەرهەم دەهات وردە وردە کوێر ببنەوە و شتێک بە ناوی گوڵە بە ڕۆژەی دەشتی بیتوێن نەمێنێت. ڕێنازەر سەلان، کەناڵی ئاسمانی پێام، دەڤەری بیتوێن.